کۆڕۆنا و خۆشبەختانە ئەمڕۆ گەشتینە کۆمەڵێک لە بیرۆکە و چەند پێشنیار و هەروە ئەم جۆرە کۆبوونەوە هەفتەی جارێک بەردەوام دەبێت و زیاتر چەند خاڵێک و چەند بابەتێک لە خۆی گرت هەندێکی پەیوەندی بە وەزارەتی ناوخۆندێک پەیوەندی بە وەزارەتی تەندروستی وەزارەتەکانی تر و بۆ ئەوەی زیاتر وردەکاری و ڕوونکردنەوە داوا لە بەڕێز وەزیری ناوخۆ و هەروە وەزیری تەندروستی بفەرمونون بۆ پێشکەشکردنی ئەو وردەکاریانە و ئەو ڕاستپاردانە و ئەو پێشنیارانەی کە لەو کۆبوونەوەیە خرانە ڕوو فەرموو. ئەو کاتتان باش هەروەکو برای بەڕێزم دکتۆر جوتیار ئاماژەی پێکرد لەسەر فەرمانی جەنابی کاک مەسرور بارزانی کۆبوونەوەیەکی زۆر تایبەت لە نێوان وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەت لە دەستگا ئەمنیەکان لە دەستگا کارگێڕیەکان لە ئاستی پارێزگار و ئیدارە سەربەخۆکان هەموو ئەو لایەنانەی کە پەیوەنددارن لە خاڵە سنووریەکان لە فڕۆکەخانەکان بەشدار بوون تێیدا ئێمە هەر دوای ئەوەی کە هەواڵی بڵاوبوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا لە کۆماری ئیسلامی ئێران بڵاو بووەوە ئێمە هاوکات بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی فێدرال لە بەغدا لەگەڵ وەزیرە بەڕێزەکان لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی هەموو ئەو لایەنانەی تر کە پەیوەنددارن بەو بابەتە هەماهەنگیمان کرد و ئەوە بوو لە شەوی هەینی لەسەر شەممە کۆمەڵێک ڕێنمایی و بڕیار دەرچوون کە لە وەزارەتی تەندروستیەوە پێشنیار کرابوون و هەماهەنگی لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان لە هەرێمی کوردستان بڕیاری لێدرا و گشتاندنی بۆ کرا بۆ سەر هەموو خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکان. ئێمە لێرەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیا دەکەینەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو دامەزراوەکانیەوە لە شەو و ڕۆژ لە خزمەتی هاوڵاتیاندا دەبن و ئەوەی پێویستە بۆ ڕێگریکردن لە گەیشتنی ئەو ڤایرۆسە بە هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمە ئەوەی لە توانای ئێمەدا بێتن جێبەجێ دەکەن و ئەوەی تریش داوای هاوکاریمان کردووە لە هەم حکوومەتی فێدرال هەمیش لە ئۆرگانەکانی UN بە تایبەتی ڕێکخراوی WHO کە لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە ڕۆژانە بەڵکو هەموو کاتژمێرێک ئەوان ئاگایان لە وردەکاریەکانی نێودەوڵەتی هەیە لە بواری ڤایرۆسی کۆڕۆنا و ئەوەی کە لە دەوروبەری ئێمە دەگوزارێتن. بابەتێکی تر کە لە کۆبوونەوەکە باسمان لێوە کرد حقیقەت پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانە لە هەموو ڕوویەکەوە بە تایبەتی لە ڕووی بازرگانیەوە کە تێکەڵاویەکی یەکجار زۆر هەیە هەروەها خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان بۆ زۆر مەبەست سەردانی ئێرانی کردووە و ئەوانە هاوڵاتی ئێمەنە سنوورەکان کراوەنە بەڕووی هاوڵاتیەکان ئەو سنوورانەی کە بڕیاری لێدرا هاوڵاتیان بگەڕێنەوە کوردستان تەنها سێ سنوورن سنووری حاجومەران باشماق بە پەرویزخانە سنوورەکانی تر کە فەرمینە و نێودەوڵەتێنینە یاخود نافەرمینە هەموو ئەو سنوورانەی تر دادەخرێن بۆیە ئێمە لێرەوە داوا لە هەموو هاوڵاتیانی کوردستان دەکەین ئەوانەی کە لە ئێرانن کە نیازی گەڕانەوەیان هەیە بۆ هەرێمی کوردستان تەنها ڕوو لەو سێ سنوورە نێودەوڵەتیە بکەن حاجی عومەران باشماق پەرویزخان و لەوانی تر ڕێگەیان پێ نادرێتن بۆ ئەوەی تووشی کێشە و گیر و گرفت نەبن و قەرەباڵغی دروست نەبێتن لەسەر سنوورەکان هەر دیسانەوە داوای لە هاو نیشتیوانیان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین کە هاوکار بن لەگەڵ خاڵە سنووریەکان بەرپرسەکان دامەزراوەکانی حکوومەت چونکە هەر ڕێو شوێنێکی کە ئێمە پێشتریش گرتومانەتە بەر و ئێستاش بڕیارمان لێداوە هەمووی دەچێتە خانەی خزمەتکردن و پاراستنی هەرێمی کوردستان و تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئێمە مرۆڤ و تاکی کوردستانی لە ئەولەویەتە و لە چوارچێوەی بەرنامەی کاری حکوومەتی کاک مەسرور بارزانی مرۆڤ محوەری هەموو شتێکە بۆیە تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە نسبەت ئێمەوە زۆر گرنگە
ڕەنگە هەندێک ڕێوشێن بگیرێنە بەر بە تایبەتی ڕاگررتنی هاوڵاتیان ئەوانەی کە لە ئێرانەوە دەگەڕێنەوە بۆ ماوەی 14 ڕۆژ ئەمە ئیجراعاتێکە کە هەم ڕێکخراوەکانی WHO هەم وەزارەتی تەندروستی پێیان باشە کە ئەگەر توانە هەبێتن ئێمە ئەو ڕێوشێنانە جێبەجێ بکەین بۆیە ڕەنگە هەندێک هاوڵاتی لە دڵیان گران بێتن کە بۆ خۆشی سەفەرێکی کردووە ئێستا دوای چەند ڕۆژێک کە دەگەڕێتەوە بارودۆخێکی تری ڕوبەڕوو دەبێتەوە و ناچارە چەند ڕۆژێک لە شوێنێک بمێنتەوە دوور لە خاو خێزانەکەی ئێمە لە ئێستاوە داوای لێبوردنیان لێ دەکەین کە ئەمە ئیجراایەکە لە خزمەتی ئەوانە بەڵام داوایان لێ دەکەین هاوکار بن و لە ڕووی ڕۆشنبیریەوە هەر کەسێک هەوڵ بداتن خۆی و دەوروبەری خۆی ئاگادار بکاتەوە لە مەترسیەکانی ئەو نەخۆشیە و هەر لێرەوە داواکارێکیشم هەیە لە دەستگاکانی ڕاگەیاندن کە ئەم بابەتە وەکو خۆی مامەڵەی لەگەڵ بکرێتن هەر هەواڵێک کە بڵاو دەبێتەوە لە سوۆشیال میدیا یان لە ڕاگەیاندنەکان بە شێوەیەکی فەرمی مامەڵەی لەگەڵ نەکرێتن تەنها لایەنی فەرمی لە هەرێمی کوردستان کە هەر داتایەک بداتە خەڵکی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستیە هەر لێدوانێک لە وەزیری تەندروستیەوە و لە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرنەچێتن لێدوانێکی نافەرمیە و هیچ حسابێکی بۆ ناکرێت لەو ڕۆژانەی ڕابردوو چەندین قسەی نابەجێ بڵاو بۆتەوە کە گوایە لە فڵانە شوێن کەسێک توش بووە یان لە شوێنێکی تر خەڵکێک گومانی لەسەر هەیە ئەمانە هەمووی دوورە لە ڕاستی و ئەگەر شتێک هەبێتن ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە شەفافی بە ڕاستگۆیانە حقیقەتەکە بە ملەتی خۆمان دەڵێن هیچ شتێک ناشارینەوە لە خەڵکی خۆمان داوای هاوکاری و پشگیری لە هەموو لایەکتان دەکەین بە تایبەتی دەستگاکانی ڕاگەیاندن و لە هەمان کاتیشدا ئێمە دۆستانمان لە وڵاتی ئێران ئاگادار دەکەینەوە کە هەر ڕێو شوێنێک کە گیراوەتە بەر مەبەستەکە پاراستنی زیاترە و پاراستنی بەرژەوەندەکانی هەردوو لامانە و ڕێو شوێنی گونجاویش بڕیاری لەسەردرا بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕی بازرگانی لە سنوورەکان نەوەستێت و کاریگەری نەکاتن لەسەر بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان و گرانبوونی کاڵەکان و لێرەشەوە داوامان لە پارێزگارەکان و قایمەکان کردووە و ڕێنماییشان پێدەدرێتن هەر کەسێک بە سوود لەو بارودۆخە وەربگرێتن بۆ گرانکردنی هەر خزمەتگوزاریەک یان هەر کاڵایەک بە شێوەیەکی یاسایی و بە توندی مامەڵەی لەگەڵ دەکرێتن و ڕێگە بە هیچ کەسێک نادرێتن سوود لەو بارودۆخە وەربگرێت و بارودۆخەکە ئاساییە لە هەرێمی کوردستان سنوورەکان زۆر بە ڕێکوپێکی پێشوازی لە هاوڵاتیان دەکەن بۆ ماوەیەکی کورد ئەو ئیجراعاتانە جێبەجێ دەبن تەمەنا دەکەین کە بەرەو کەشێکی باشتر بڕۆین چ لە ڕووی ئاو هەواوە چ لە ڕووی دابینکردنی چارەسەری ئەو نەخۆشیە لە ئاستی نێودەوڵەتی و هاوخەمی خۆشمان دەردەبڕین بۆ هەموو ئەو وڵاتانەی کە تووشی ئەو گرفتە بوونە و زیانی گیانیان هەبووە هیوادارین کە ڕێکخراوە نێودەوڵەتەکان و وڵاتان هەمویان یەک دەست هاوکاری یەکتر بکەن بۆ ئەوەی کە ئەو پەتایە زووتر بنبەر بکرێتن و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش هەر لە خۆشی و کامەڕێندا بن زۆر سوپاسان پێشتر هەر لە دوای ئەوەی کە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە لە چین حکوومەتی هەرێم ڕێوشوێنی پێویستی گرتە پێش و ڕێنمایی بۆ هەموو لایەنەکان دەرچووە کە ناکرێتن هیچ کەسێک سوود لەو هەڵەوەر بگرێتن و کەلوپەلی پزیشکی بە تایبەتی ئەو ماسکانەی کە پێویستە بۆ خۆپاراستن لە بازارەکان مامەڵەیەکی ناشەرعی پێ بکرێت و ڕێنمایی دراوە کە ناکرێتن هیچ کەلوپەلێک کە پەیوەنددارە بەو بابەتە لە سنووری هەرێمی کوردستان دەربچێت بەعکسەوە هەموو هەوڵێکمان ئەوەیە کە زۆرترین کەلوپەلی پێویست بۆ خۆپاراستن داخلی هەرێمی کوردستان بکەین بۆ ئەوەی هاوڵاتیان لە هەر ڕووداوێکی نەخوازراودا ئەو کەلوپەلی پێویستیان لەبەردەست بێت. سەبارەت بە ئامادەکاریەکان بەشێکی بواری چارەسەریەکەی کە خۆشبەختانە تا ئێستا هیچ حالەتێکی گومان لێکراویش نییە بەڵام بە شێوەیەکی گشتی بەشی چارەسەری شوێنی جیاکراوە هەیە چونکە ئەگەر خوا نەخواستە حالەتێکە بێ گومان لێکراو بێ لە شوێنی جیاکراوە هەیە کە لە سنتەرێکی تایبەتمەندە بە ئەو نەخۆشیانەی کە دەگوازرێنەوە دوور لە نەخۆشانی تر ئەگەر خوا نەخواستە قەبارەی زیاتر بێ بە تاکید پلانی فراوانکردن و زیاتری بەتاڵکردنی نەخۆشانە دەبێت.
چۆن لەڕۆی مالێتی و خوشکنی یا بۆ دەکرێت ئێستا ئاڵکۆڕی بازەکانی لە نێوان هەرێمی کوردستان و ئێران بەردەوامە بەڵام ئەگەر بەو شێوەیە بەردەوام بێت لە احتیمالی هەیە ئاڵکۆڕی بازەکانی لە نێوان ئێران و هەرێمی کوردستان و عێراقیشدا بەتەواوی بکسرێت بەدیلی ئێران و وڵاتێکی لاوسەیە هەرێمی کوردستان چ دەبێت چۆنیش پشکنی لە سوورەکان بۆ خۆراکان دەکرێت کە دێتە نێو هەرێمی کوردستانەوە ئێرانەوە هەتا ئێستا و ڕێوشێنانەی کە پێشتر هەبووە بۆ پشکنینی هەر خۆراکێک هەر کەلوپەلێکە لە ئێرانەوە داخل دەبێتن وەکو هەر سنوورێکی تر وەکو خۆی بەڕێوە دەچێتن مەترسی ئەو نەخۆشیە هەروەکو لەلایەن بەڕێز وەزیری تەندروستیەوە شیکرایەوە زیاتر بە ڕێگەی مرۆڤەوەیە کەمتر بە ڕێگەی کەلوپەلە بەڵام ئەوەی کە هۆکاری گواستنەوەیە زیاتر مرۆڤە ئێمە دەبێ هەموو تەرکیزمان لەسەرەوە بێتن کە مرۆڤ لەو پەتایە دوور بخەینەوە و ئەگەر حاڵەتێکی وا هاتە پێش کە بارودۆخی سنوورەکان وەکو ئەوەی جەنابەت ئیشارەت پێ دەکا وای لێ بێتن کە بازرگانی بوەستێتن ئەو کاتە بە تاکید حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری پێویستی دەبێت بەڵام ئێمە ئەمڕۆ لەو کۆبوونەوەیە گەیشتینە ئەو بڕیارە کە ئاڵوگۆڕی بازرگانی ڕێک بخرێت بە جۆرێک کە خزمەتی هەردوو لا بکات و بە دووریش بین لە گواستنەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا.